سڵای خۆی گەورەتان لەبێت. باشترین ڕێگاچێ بۆ خواردنی ژەمە خۆراکیە سەرەکیەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. لەم مانگە پیرۆزەدا دوو ژەمی سەرەکی خۆراکمانەیە، ژەمی بەربانگ لە ئێواراندا و ژەمی پارشێ و لە درەنگانی شەودا. کەواتە چۆن بە شێوەیەکی تەندروست ژەمە خۆراکیە سەرەکیەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بخۆین. سەرەتا ژەمی پارشێ و بەشێکی زۆر گرنگە لە ڕۆژوگرتن. مەڵێن من بۆ ماوەیەکی درێژ دەخەوم، بۆیە هیچ هەست بە برسێتی ناکەم و پێویستم بە پارشێوکردن نییە. نەخێر ئەزیزانم، لاشە پێویست بە پارشێوکردنە، چونکە گەر پارشێو نەکەن ماوەی ڕۆژوگرتن درێژ دەبێتەوە و جەستە وا هەست دەکات کە لە حاڵەتی کەم خۆراکی و برسێتیدایە. بۆیە لاشت ئاگاداری دەنێرێت بۆ وەستاندنی سوتاندنی چەوری و لە بری ئەوە دەست دەکات بە بەکارهێنان و سوتاندنی پرۆتینی ماسوولکەکانت. بۆیە ژەمی پارشێ و تا درەنگتر بخورێت باشترە. دووەم ژەمی سەرەکی بریتیە لە ژەمی بەربانگ. باشترین ڕێگا ئەوەیە کە ژەمی بەربانگ بکەی بە دوو بەشەوە. بەشی یەکەم پێک بێت لە چەند بەنگە خورمایەک و قاپێک لە سووپ یان شۆربا. پاش خواردنی ئەم برە نوێژ بکرێت و دوعا و زیکرەکان ئەنجام بدرێت و پاشان خواردنی ژەمی ئێوارە تەواو بکەیت. بە شێوەیەکی گشتی هەرکە دەست دەکەین بە نانخواردن تەنها نزیکەی 20 خولەک پێویستە بۆ هەستکردن بە تێر خواردن. کاتێک یەکەم پارو دەخۆین، خواردنەکەمان دەجوین و قوتی دەدەین بۆ هەرسکردن لە گەدەدا. لە کاتی هەرسکردنی خواردنەکەدا هۆرمۆنە ساتیەکانی وەک هۆرمۆنەکانی هەستکردن بە تێری دەردەدرێن و ئەمە وەکو ئاگادارکەرەوەیەک کار دەکات و دەنێرێت بۆ مێشک کە 20 خولەک دەخایەنێت. ئەم بڕەکاتە ئەو ماوەیە کە پێویستە وەک ئاگادارکردنەوەی گەدە بەکاربێت کە وا بکات گەدە واز لە خواردن بێنێت. کەواتە زانیمان هەرچەندە ڕۆژوگرتن بە سوودە، بەڵام لەگەڵەوەشدا پێویستە گرنگی بدەین بە ژەمە خۆراکیەکان کەوا دەکەن تەندروست بین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. تەندروست باش و لەش ساغ بن. خواتان لەگەڵ.